قسەیەم بۆ خەڵکی کوردستانە تکاتان لێ ئەەکەم بەڕێزانی من ئەو خەڵکانەی کە ئەیانەوێ بڕۆن دەنگ بن دەنگ من بۆ خەڵکە مسلمانە دەنگ من بۆ خەڵکە بەڕێزە دەنگ من بۆ خەڵکە ئازایەنە دەنگ من بۆ خەڵکانی کە ئەیانەوێ مافەکانتان بۆ بگەڕێنەوە بۆیە ئێمەی کورد بەشداری بکریا نەکرێ کاکە بیکە ئەنجا بێ ئەخرما مۆستا بۆچێ بیکەین دەنگ بۆم گەندەڵانە بدەین دەنگ بۆم فاسقانە بدەین یا دەنگ بۆ ئیسلامیانە بدەین کە هیچیان دەسەڵات نییە من نایمە ناو مۆزوع ئەمە لێ دەگەڕم بۆ خۆت ئیشم بەوە نییە بەس بەشداری بکە بەشداری بکە و بەڵام بەمەرجێک دەنگەکە نەفەوتێ نەیدیتە کەسێک کە کەس نایناسێ ئەو دەنگانە دەفەوتێت و کۆتایی پێت دەمە بەستی من لێرە ئەوەیە چۆنی ئینتیخابات ئەگەر دەنگەکان بخوێندرێنەوە بەڵێم واجبە مسلمان دەنگ دەبە ئیسلامیەکە بەڵام ناخوێندرێتەوە برا ناخوێندرێت جارێک نییە دوونیە سێ نیە دەنیە ئەو چەند جار ئینتیخابات بکەن ئیسلامیەکان کورسێک دوو کورسێ کورسی پێنج دوادێتەوە خوارێ چەند جار سوردوقی دەنگدانتان دۆزیوەتەوەی ئیسلامیەکان لەو کەند و شیوانە فرێدراوە ئەوانە ناکە صوت بۆ ئەلمانی لیان گەڕەوەی بۆ ئەلمانی سەوتە ئەو ڕێگەی خۆیانیان دیاری کردوتەوە بەڵام ئەوەی کە بۆ ئیسلامیین سەوت ئەیەن سەوت بەکێی با پێت بڵێم ئایا نوێنەری تۆیە کە بە قورئان و حەدیث کارە بۆ بکە یا لەژێر سەقفی دەستورە پێ دەڵێ خوا وەحشی گەورەتی داناوە دەستی دەست ببڕی نابێت دەستی ببڕێت ئەبێ سژنیکەی تۆچی سەوتەی بەوە ئەوەت بۆ بابڕێەوە تەحەداکەم هەر یەکێک لەو کەسانی گاشتە ناو پەرلەمانەوە لە ئیسلامی بتوانن ئەگەر دەربچن جارێ هەر لە بیدایەتەوە بتوانن سوێن نەخۆن کیانەیە سوێن نەخوا لەسەر ئەوەی سوێن بێ بەخوای گەورە سوێن بێ بۆ قورئانە من ئەبێ محافەظە لەم دەستورە ئەلمانیە بکەم لەم دەستورە لەم قانونە بکەم وا ناڵێ ئەو کە ئیسلامەتیە جایش دانیشە ئەو قەرارەتانی کە دەرەچێ ئەوەیە کە لە قورئان و لە سونە هاتویانەوەی کە بەشەرەکان دژی قورئان و سونە دەریەکەن ئەمانە هەمووی واضحە ئەبێ ئینسان بیری لێ بکاتەوە وەڵا کاکە ئەوانە ڕێگەی خۆیان گرتەوە و دینی خوا هێنە و دینی خوا بە شیرک نایەتەوە يعني 100,000 ساڵ لەسەر ئەو عەرزە بژیت خۆت تەوحید و یەکخواپەرستیتە بێ و لەسەر دینی خوا بڕۆی معەذەب بی ئێشتا ئەوە باشترێکە لەوەی کە تۆ بچیتە ناو ئەو شوێنانە بڵێ وەڵام من دینی خوا سەرەخەم بەو ئوسلوبە نا حتا عولەماڵێ ئەگەر ئەوەش نەکەی سوێنیش نەخۆی قانونیش دانەنی موافقەی قانونیش نەکەی سەوتیشی بۆ نەیەی تۆ بڵێ وڵاتم گۆڕانکاریەکە بڵێ تۆ ضال و مضلی چونکە ئەگەر چی کافرنیت بە ضال و مضلی لەبەرەوە شتانە نەکردووە ضالی چونکە طریقی ئیسلام وانییە ئەو ڕێگەی کە خوا دایناوە بۆ عیبادەت وانییە بۆ شێتەوە گۆڕانکاری بە قورئان و بە سنەی سەحاحە لەبەرەوە ئایا پرسیارەکەکەینەوە هیچ ضرورەتێک هەیە بۆ ئەوەی ئینسان بکەوێتە ناو شیرکەوە نەخێر پشتیوان نییە خۆم یان چیەکەن قیاسی چی لەسەر چیەکەن قیاسی ئەوەکەن کەواگەر تۆ وڵا لێت قەوما لە جێگەیەک ئەگەر خواردن نەبوو ئیلا مردارەوە بوو ئەو تۆی خۆی یاخۆ دەگەر لە جێگەیەک بووی سژیان کردی بەس عەرەقیان بۆ دانای دە ڕۆژ ئاویان نایتێ تۆ بێ عەرەقکە ئەخۆی تۆ ناخۆیت تۆڵین بەڵێ خوا خۆی توێتی لە قورئانە بیخۆت ئەگەرە چی فەرمووە فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه بس هو نيوت فمن اضطر للشركة فلا إثم عليه وإنه وجد لئن أشركت لا يحبطن عملك تو شلون شيء أو تعميمك بس مشتكانا هذا موضوعي مرداره وبو على خوارنا ولا كاتك كابرا مثلا كابرا شيء كافر مسلمان سجنك درج لجودك دانه يك بطل عرقي ودانه إهانة يعني أم كابرا تيمي به بوي هي لو عرق بخوانا بلا بنفسه بس بوي نيه لو كاتا بطلقهم يبغى بخازو خوشي فمو على اي شباب غير باغ ولا عادين به يعني تعدانك بقدر او عندك تينتكي اقل بالشينه يعني مردارو بك عين الشت جاء بابتانا استلى خلش على لوس